هەرچەندە بەپێی یاسا گەورەترین فراکسیۆنی پەرلەمان دەتوانێت بە تەنها حکومەت پێک بهێنێت، بەڵام تا ئێستا ئەو کارە لە کوردستان ڕووی نەداوە. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە سەرەکی ترینیان دوو ئیدارەیی و بە سیستەماتیک نەکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە. چاودێرێکی سیاسیش دەڵێت هەر لایەنێک ئەگەر بێت و هەوڵ بدات بە تەنها حکومەت پێک بهێنێت شکست دەهێنێت. بە هیچ شێوەیەک هیچ لایەنێک بە تەنها ناتوانیتن لە واقعی ئەمڕۆی کوردستان حکومڕانی بە تەنها بەڕێوە بە چەند کورسیش بێنێتن، لەبەر ئەوەی واقعی کوردستان شتێکی وای فەرز کردووە کە ناکرێت. مەسەلەن بە یەکێتی زۆری کورسەکان بینی بەبێ پارتی ناتوانێت حکومڕانی کوردستان بکە، پارتی بە هەمان شێوە زۆربەی زۆری 80 کورسیش بینیتن ناتوانێت بە تەنها کوردستان وەکو کوردستان بەڕێوە بە با ئەگەر بووە دوو ئیدارەی هەر کەسە دەتوانێت زۆنی خۆی و ئیداری خۆی بەڕێوە باتن. بەڵام کە هەرێمی کوردستان ئەو منتقە جوغرافیەکە لە دەستوری عێراقیدا بۆمان دیاری کراوە وەکو هەرێمێکی خۆسەر، من پێم وایە ئەو هێزە سیاسانە ناتوان بە تەنیا حکومڕانی وڵات بکەن. ماوەی 27 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێکەوتنی یەکێتی و پارتی جارجاریش چەند لایەنێکی تر بەڕێوە دەبردرێت. ئەمەش بۆ دۆخە ناهەموارەکەی کوردستان دەگەڕێتەوە. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش دەڵێت چیتر پێویست ناکە لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەشداری لە حکومەت بکەن، بەڵکو پێویستە حکومەت بۆ ئەو دوو هێزە تەزویرچیە لێ بگەڕێن کە بە ئارەزوی خۆیان بەڕێوەی ببن. لەم قۆناغەدا پاشەوەی کە هەردوو حیزبی پارتی وێشەتی زۆرینەی کورسەکانیان بە ساختەکاری بەدەستهێنا لێگەڕێ ئەم چار ساڵە بۆ خۆیان بەڕێوەبەری وڵاتەکە بن، حیزبە ئۆپۆزیسیۆنەکان بەشدار نەکەن لەو کەم کوڕیانێک کە ڕوو ئەدا لە ئەنجامی ئەم تەزویرە شەرعیەتی نییە بەڕاستیدا. ڕەنگە بەرەکەتە ئیشەکانیان هەڵگرێت کێشەی گەورە دروست بێتن. با کۆمەڵێک حیزب بمێنێتەوە دوور لە کەی گەندەڵی، دوور لە ئەو کەم کوڕیانە، با خەڵکێک ئومێدێکی هەبێتن لە داهاتوودا. ئەو ئومێدە بۆ ئەگەڕێتەوە کە کۆمەڵێک حیزب لە دەرەوەی حکوومەت بمێنەوە لە ناو پەرلەمان نوێنەراتی دەنجی خەڵک بکەن. ئەم چار ساڵی داهاتوو دەوێتە تاقیکردنەوە تەنها لە بۆ دوو حیزب ئەو کات. ئەوزار خەڵکی کوردستان لە هەڵبژارنەکانی داهاتوو باشتر دەتوانێت بڕیار بدە. لە کابینەکانی ڕابردوودا چەند جارێک چەند هێزێکی دەرەوەی یەکێتی و پارتی بەشداریان کردووە، بەڵام دواتر تەواوی هێزەکان بۆیان دەرکەوت کە جووت حیزبی دەسەڵاتدار بە هیچ شێوەیەک لە حکومەت نیان کەنە شەریکی ڕاستەقینە، بەڵکو تەنها بە شێوەیەکی ڕۆتینی بەشداریان پێدەکەن. دەیانێت ئەو کارە خراپانەی کە خۆیان ئەنجامی دەدەن بیخێنە سەر ئەستۆی ئەوانیش. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.